لە دوای هەڵگرتنی پاشەکەوتی موچەی فەرمانبەران حکوومەتی هەرێم بەنیازە یەکەم هەنگاوی کە دەست پێ دەکات وەرگرتنەوەی قەرزی پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیری بێت لە هاوڵاتیان و فەرمانبەران. فەرمانبەرانیش دەڵێن پێویستە حکوومەت پێش ئەوەی داوای قەرز لە خەڵک بکاتەوە بۆ خۆی قەرزەکانی هاوڵاتیان بداتەوە. ئەو بڕیارە تەبعەن لە بەرژەوەندی گەلدانیە، لە بەرژەوەندی هاوڵاتیشدانە، لەبەرەوە هاوڵاتی کەم دەرامەتە موچەکەش بە تەواوی نادرێت، لەبەرەوە بڕیارێکی باش نییە. حکوومەت دەبی پارەی بە بدات ئەوجە پارەی حکوومەت بدەینەوە. ئێستا من معاشەکەم تەواو بداتی با چەند قەرداری لێ بچێتەوە کە بداتی. ئەگەر قەرداریش بوو با ئەدام بکە بەس خۆی بخۆی وانە ئەمان هەر پارەی ئیمە دەخۆر خۆی هەمان لۆ خۆم ئەوە عینە دەری ئی خۆم لۆ خۆمی توش دەخۆم وای. لە ماوەی ڕابردوودا ئەنجومەنی پارێزگای هەولێر چەندین جار پرۆژە پێشنیارێکی بۆ چۆنیەتی دانەوەی قەرزی حکوومەت لەلایەن خەڵکو و قەرزی خەڵک لەلایەن حکوومەت پێشکەشی ئەنجومەنی وەزیران کرد، بەڵام حکوومەت گوێی بە پرۆژەکەیان نەدا. سەرۆکی لێژنەی داراییش لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت ناکرێت حکوومەت سیاسەتی بانێکە و دوو هەوایە جێبەجێ بکات. دەڵێت ئەگەر حکوومەت دەیەوێت کێشە و قەیرانی تر دروست نەبێت باشترین چارەسەر جێبەجێکردنی پرۆژە پێشنیارەکەی ئێمەیە. حکوومەت تاک لایەنە ناتوانێت ئەگەر وا بکاتن ئەوە زەختێکی زۆر دیسان دەخاتەوە سەر هاوڵاتی، چونکە هاوڵاتی تاوەکوێسە شتێکی نەچۆتە با خەڵی تاوەکو بتوانێت قەرزەکانی حکوومەت بداتەوە. بۆیە ئەمە دەکرێت دیراسە بکرێتن وەکووتم هەردوو لا قەرزەکانیان بە دەرەجەیەک لە قۆناغیەکە مەقاسە پێ بکرێت ئەو کاتی بەر قورسایەکی لەسەر حکوومەت کە ببێتەوە و هاوڵاتیش پێی ڕازیە. ئێستا هەم حکوومەت قەرزداری فەرمانبەرانە هەم بەشێک لە هاوڵاتیان و فەرمانبەرانیش قەرزداری حکوومەتن، بەڵام حکوومەت دەیەوێت دەستی خۆی پێش بخات و پێش ئەوەی قەرزی خەڵک بداتەوە قەرزەکەی خۆی وەربگرێتەوە. لەو نێوەندەشدا هاوڵاتیان نازانن چی بکەن. مافناسێکیش دەڵێت پێویستە ئەو پرسە ئەنجومەنی شورا یەکلایی بکاتەوە. باشترین حاڵ بۆ مامەڵ لەگەڵ پاشەکەوتەکان بەو شێوە لە حاڵەتی ئەوەی کە موچەخۆران بارگرانیان بۆ دروست بێت دەتوانن چی بکەن لە بەرامبەری حکوومەت. من باوەڕم وایەوە پێچەوانەی یاسایەکی گشتیە کە ڕەنگە لە کاتی ئێستا قورس بێ مقازاتکردنی حکوومەت وە ڕوبەڕووبوونەوە، بەڵام من باوەڕم وایە شتێک دێتە پێشەوەش ئەوەیە واتە پشتیوانێکی یاسایی هەیە بۆ تۆمارکردنی سکاڵا یاخود داوایەکی یاسایی لە دادگای کارگێڕی لایانی موچەخۆرانەوە لەسەر ئەوەی کە پێدەوترێ حکوومەت بە قارێکا بتوانن ئەو ڕاستیە بسەلبێنن کە ئەوانیش هەمان پابندیان لەسەر حکوومەت هەیە، چۆن ئەوان پابندی هەیە بە گێڕانەوەی سلفەکان ئەوانش پابندیان هەیە بە موچەکانیان لە کاتی خۆیان. حکوومەتی هەرێم تا ئێستا موچەی زیاتر لە 8 مانگی تەواوەتی نەداوە بە فەرمانبەران و 34 موچەشی بە پاشەکەوتەوە داوە، واتە 23 مانگ چارەگە موچەی داوە بە فەرمانبەران کە کۆی ئەو پارانەی حکوومەتی هەرێم قەرزداری فەرمانبەرانە دەکاتە نزیکەی 20 ملیار دینار. بەڵام تا ئێستا حکوومەت نەک هیچ وادەیەکی دیاری نەکردووە بۆ دانەوەی ئەو قەرزە بە هاوڵاتیان، بەڵکو ئامادە نییە حیسابی بانکیش بۆ فەرمانبەران بکاتەوە بۆ ئەوەی ئەو قەرزانە بخاتە سەری بە بڕوای چاودێرانیش. ئەگەر بێت و حکوومەت ئەو کارە بکات ئەوە قەیران و کێشەی زیاتر بۆ خەڵک دروست دەکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.